دژە تیرۆر دوو تیرۆرز لە کەرکووک دەستگیر دەکات. پاش بە دواداچوون پاڵپشت بە زانیاری هەواڵگری ورد. هێزەکانی سەربا بەڕێوەبەرایەتی گشتی دژە تیرۆر بە هاوبەشی لەگەڵ هێزی هێرشبەری سەر بە فەرماندەیی پۆلیسی کەرکووک و هێزی مغاویری سەر بە فەرماندەیی ئۆپراسیۆنە هاوبەشەکانی کەرکووک ئۆپراسیۆنێکیان ئەنجامدا. لە ئۆپراسیۆنە هاوبەشەکەدا توانرا دوو تیرۆرست دەستگیر بکرێن کە پێشینەی کاری تیرۆریستیان هەبووە لە ناو ڕێکخراوی تیرۆریستی داعش. تیرۆریستی یەکەم بە ناوی جیم سین زاد لەدایکبووی ساڵی 1993 ناحیەی ڕەشاد لە ناو ڕێکخراوی تیرۆریستی داعش بەشداری خولی سەربازی و شەرعی بووە. هەروەها لە دیوانی جوندی ڕێکخراوەکە کاری کردووە و بەشداری چەندین کردەوەی تیرۆریستی کردووە دژی هێزە سەربازیەکان. تیرۆریستی دووەم بە ناوی عین کاف زاد لەدایکبووی ساڵی 2003 ناحیەی ڕەشاد لە ساڵی 2014 و لە تەمەنێکی کەمەوە خراوەتە کەتیبەی ئەشبالی ڕێکخراوی تیرۆریستی داعش. پاشان بە هەمان شێوەی باوکو و مامەکانی بۆتە بەشێک لە ڕێکخراوی تیرۆریستی داعش و بەشداری چەندین کردەوەی تیرۆریستی کردووە.